بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. باسي شيركي رقص بارستيكي نتوى بارستي من نتوى عرب بارستم، من نتوى كردم كردة بارستم، من نتوى تركم ترك، فارسم فارس، إنجليزم إنجليز. لكاتك أخوي بالوردقار فرمي إنا جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. ئێوە مان دروست کردووە کە چەند گەلوهۆزێکی جیاواز بن، چەند زبانێکی جیاواز بوون. واختلاف ألسنتكم وألوانكم، زبانتان جیابێ خۆمان ویستمانەوە دروستان کەین، ڕەنگتان جیابێ خۆمان ویستمانەوە دروستان کەین، بەڵام هەمووی سەرنجام چیمانەوێ لێتان؟ تعارفمانەوێ لێتان. تعارف لەسەر چی؟ لەسەر ئیسلام. هەمووتان یەکتری بناسن لەسەر ئەساسی ئیسلامەتی، نەک لەسەر ئەساسی نەتەوایەتی و ڕەگەزپەرستی. ولناو أو هموشتانا كهموتان إسلامتان قبول كرد برسترينتان كي عربكانا لبروي قرآن بعربي هاتو نخير برسترينتان ويكاتشيا كتقوى إخوائي فالوردقاري تا تقوى كزياتر برزي زياترك جابويا مرجنية تو كرد بي بلاي عرب لأخوة نزيكتر نا إخوائي فالوردقار خوي فرمينا تقوى دارترين تان لبنو نزيكتر وتو عربي كام تان تقوى تان زياتر كهردوك تان مسلمان هرقز كيترو عربي كام يان تقوى زياتر ولا إخوان برستر بيغمري إخوان صلى الله عليه وسلم فرمي كلكم من آدم وآدم من تراب فرمي هرهمتان لآدم آدمج لخول دروس كرا ولا فرق بين عربي وعجمي إلا بالتقوى. هي جوازية جنية لنيوان عربيكو غير عربيك على الإخوة بالوردقار إلا بتقوانا بإن أكرمكم عند الله أتقاكم. برسترين تان الإخوة بالوردقار بتقوى ترين تان أما إسلامي إيمي بوشيوا بانجيش دي همونة توكان أكا ككوب ببنوا لجير يك خوا برستيا وقبول كردني دينك إخوة وإخوة بالوردقار إيش لسر أساسي تقوى ريزو شكوان بيا بستيو أبخشيو لخوي نزيك كاتوا جابويا أم ئاەتانە و ئەم فەرمودانە بەڵگەیەکی زۆر حاشا هەڵنەگرێ کە شتێک نییە لە ناوە ئیسلامەیە ناوی نەتەوەچێتی و زوبانچێتی و ڕەگەزپەرستی و ڕەنگپەرستی و شکڕۆشیەوەپەرستی و ئەو بابەتانەیان بێ. بۆیە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وإن هذه أمتكم أمة واحدة. أم إسلامي إيوة أمتك هموي أوي بڵێ من مسلمانم لەم سەری زەوی لو سري زوي أفرمي أمة واحدة هم يك أمة وأنا ربكم فاتقون. يكبر وردقارشتاني أبي برس طا ببي أو تقوايشتان يكبر وردقارتاني تقوى يمكن ببي أو تقوايشتان ريس بياكن لا يخواي بروردقار بلام سيركي يهود وازي لنا هناين تقطعوا أمرهم بينهم زبرا كرديني بنتو نتو كردني بجروب وكرديني بتاقم وفرقة كردني بنتو نتو لنا ونتو كاني شاكرني بجروب وتاقم وفرقة لنا حزب لنا جروب وتاقم وفرقة كان شا حزب كاني دروس كردو لنا حزب كاني شاديسان بري أملا وبري أولا وشاب وراس وأماني دروس كرد كأوتاني إسبة شوية لتو بدبون أم نتوانا هرهم يعني بقشتي خواني يعني بينا جيرتو يهوديش هەرچێکی بێ پێیانەکە بەمەڵێ وەرە خۆ بگرەرەوە یارمەتی ئایا ئەویکەی پێ لەناوە بە کە ئەزانێ ئەو لاواز بوو ئەم بەهێز بووی تروردەورداوێ سەر دەرکە بۆی سەری بکرێتەوە یەکێکی بۆ ڕاستەکاتەوەڵێ وەرە تۆ بەهێز بە ئەو بکتەرەوە ئەوی ژەکتێتەوە لە ناویە بە بەم شێوە بەسەر زەویە ئەم خولە بەردەوامە و خۆشی سەیتەرەی بەسەرە کردووە. جا بۆی ئەگەر بێت و مسڵمانان بەهۆش خۆیان بێنەوە هەر هەمویان ببنەوە بە یەک ئومەت وەکو چۆن خوای پەروەردگار فەرمێ ئومەتەن واحیدە یەک ئومەت بن بەش مەبن 100 ئومەت مەبن 1000 شێوە مەبن و بەس تەقوای خوای پەروەردگاریش بکەن. ئەگەر بێت و بەهۆش خۆیان بێنەوە ئەمە تەطبیقکەن ئەم ئاەتە بەڕاستی قەد یەهود و هیچ نەتەوەیەکی تریش لەسەر زەویە دەرەقەتیان نایەوە ناتوانێ ڕووبەڕوویان بوەستێتەوە. جا بۆیە بەڕاستی إسلامتي لبيش همشتكوا بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي لفرموديك صحيحة أفرمي مثل المسلمين في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد. فرمي نموني تواوي مسلمان فارس ترك عرب كرد هرشي هي وكو نموني يك جستوا بوينكي طبلي من دستم جاب ما باشا دسي من ليب كانوا لا دايبلين هيجي بيكري طواف راحت يعني
دەسەکەی کەم عینن شت قاچەکەی کەم عینن شت قاچەکەی کەم عینن شت هەناوم دەرکەن دڵم دەرکەن سرم دەرکەن چاوم لێکەنەوە گوێکانم ببڕن نامێنێتەوە لە دوو حاڵەت تێپەڕ ناکە یاخود ئەو جیا بێتەوە ئەفەوتێ ئەمیژە شێوێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی یەک جەستەیە یعنی هەموو یەک ئوممەتە ئەگەر شوێنێکی بێشێ إذا اشتكى منه عضو یەک ئەندامی عەزێتی پێ بگا تداعى له سائر الجسد بالسهر والحمى تەواوی ئەو جەستەیە ئەکەوێتە ئێش و ئازار و تا بۆ ئەو بەشەی خۆی بۆ ئەو ئەندامەی خۆی بۆیە مسلمان لە هەر جێیەکی زەوی ناڕەحەت ببێ و ناڕەحەتی پێ بگا و عەزێتی پێ بگەێنرێ ئەگەر تۆ لێرەوە خەفەتی بۆ نەخۆیت و بێتاقەت نەبی بۆی تا لێت نەیا بۆی ئازار بە دڵێ نەگا لەبەر ئەو بەڕاستی ئەوە یا تۆ لەو جەستەیەنیت یا تۆ ئەو لەو جەستەیە حساب ناکی بۆیە بێ خۆت لە جەستەکە بی و ئەویش بە لە خۆت حساب بکەیت و ناڕەحەت ببی بۆی و خوای پەروەردگار کە پێغەمبەری ناردووە بۆ ناسی ناردووە کە فەرمی وما ئەرسەلناکە ئیلا کافەتە للناس بەشیرا وەنەذیرا ئەی محەممەد صلی الله علیه و سلم تۆمان ناردووە بۆ هەموو خەڵکی نافەرم بەس بۆ عەرەب نافەرم بەس بۆ کورد نافەرم بەس بۆ تورک هەموو خەڵکی عەرەب و تورک و فارزۆمی کەواتە کە خواکە خوای هەموو خەڵقەکەیە دینەکەش دینێکە بۆ هەموو بەشەریەت هاتووە پێغەمبەرەکەش پێغەمبەرێکە بۆ هەموو بەشەریەت هاتووە ئێستا تۆ چۆن لە ڕوود دێ لەناو ئەو هەموو بەشەریەتە خۆ جیاکەیتەوە و بڵێ من نەتەوەیەکی جیاوازم کۆمەڵت تایبەتمەندی خۆمێ لە کاتێکە هەمووتان مەخلوقی خوای پەروەردگار و تاکە تایبەتمەندی کە ڕێز و شکۆتان دیاری ئەکات تەقوای خوای پەروەردگارە تۆ بێ ئەو تایبەتمەندیە لە بین بەری کە خوای پەروەردگار دایناوە خۆت کۆمەڵێ پڕوپاڵانتە وەرگری لە یەهود و نەسارا و ئەمانە تەطبیقی بۆیە نەکەی خۆشەویستی و دۆستایەتیت لەسەر هیچ ئەساسە بنیاد بنەی جگە لەم دینەی خوای پەروەردگار کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من عادى لله ووالى لله فقد استكمل الإيمان ئەوەی لەبەر خوا دژایەتی خەڵک بکەوە ئەوەی لەبەر خوا خەڵکی خۆش بێ و ئیمانی تەواو کەواتە تۆ لەبەر خوا دژایەتی هەموو کوفرەیەکەی با زوبانەکەی خۆشت بێ با براد بێ خوای پەروەردگارە فەرمێ لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر والإيمان أيواني إيمان تان هنا وبخوا باوكو براش بدوستي خوتان مقرن أقر هاتو كفريان خوشتر ويزلا إيمان محارب برانبر بدينة كتان بلام لولا أمري شبيكا كتو عبدك رشي شخوش بي كهيج دا صلاة إكينية ما دام مسلمانة لا واستريني مسلمانان خوش بي وبشتي بقري سريخي جابويا کابرا هەرچەنە زوبانی خۆت نەبێ هەرچەنە لە وڵاتێکی کە بێ هەرچەنە دوور بێ لێتەوە تۆ واجبە لەسەر خۆشە بێ تۆ واجبە لەسەر خۆشە بێ و ئەگەر کوفر بکە نزیکترین کەسیشە بێ واجبە لەسەر خۆشە نەوێ وە دژایەتی خۆتی بۆ ڕابگەیەنی بۆ کوفرەکان جا بۆیە بەڕاستی دەستکردن بەم قورئانەوە ئینسان بەرزەکاتەوە دەستگرتن بەم ئیسلامەوە ئینسان بەرزەکاتەوە ئیمامی عومەر بەوالی مەکەی وتی باشە تۆ هاتووی لەگەڵمانە بۆ حەج کێت داناوە بەسەر مەکەوە وتی فڵانە کەسم داناوە بەسەر مەکەوە کە لە مەوالیەکانە و خەڵکی ڕۆمە من ناوەکانم جوان بیر نەماوە یعنی کابرایە بوو ئەوروپی بوو لە ڕناو ڕۆمیەکانە هاتبوو بەڵام مسلمان بوو بە کۆیلە هێنرابوو دوای ئازاد کرابوو لەبەر ئیسلامەتیەکەی بە کۆیلایەتی نەمابوویەوە و ئازاد کرابوو فێری دین بوو فێری شەرع بوو و زۆر توانایی هەبوو بوو لە شەرعا و لە حکمکردن بە دینەکەی خوای پەروەردگار و تەطبیقکردنیە بۆیە والی مەکەش کە سەحابەیە ئەو پیاوە بەڕێزە دانەی کا بە والی مەکە و خۆی دەرەچێ بۆ حەج ئیمامی عومەر ئەڵێ چۆن ئەوت داناوە ئەوە لە مەوالیە کابرایە کە کۆیلە بوو ئازاد کراوە ئەنجا ڕۆمە باو باپیرانی مەسیحی بوون ئەو مسلمان بووە چۆن ئەوە داناوە بەوالی و هەموو سەحابەی ترە بوو چۆن ئەوە دانەنا ئەفەرمێ کەسم دەست نەکەوت لەو شارەزاتر لەم قورئانەیە زۆر شارەزا لە قورئانە زۆر جوان حکمی پێەکا وەکو خۆی بۆیە ئەوم دانا ئەنجا ئیمامی عومەرە فەرمێ سوێن بەخوا گوێم لێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای گەورە گەلانێک بەم قورئانە بەرزەکاتەوە و هەر ئەم قورئانە ئەبێتە هۆی لە ناوبردنی گەلانێک و پشتشکاندنی گەلانێکی تر بەڵێ هەر کەسێ قورئانە تەطبیق بکە هەر نەتەوە و ڕەگەز و هەر تیرە و تائیفەیەک بێ خوا بەرزیەکاتەوە هەر کەسێ پشت بکاتە ئەو قورئانە هەر نەتەوە و تیر و تائیفەیەک بێ خوای پەروەردگار زەلیل یەکا و ڕسوای ئەکا
کۆمەڵێک هۆکار هەیە کە لە پشت زیینوکردنەوەی ئەم بانگەشەی نەتەوە پەرستی و ڕەگەزپەرستیەوەیە کە هۆکاری یەکەمیان نەتوانین بڵین ئیسلام ڕابیتەیەک بوو، بەستەرەوەیەک بوو لە نێوان هەموو گەلانە کردبوونی بە یەک ئومەت. کوفری عالەمیش بۆی دەرەقەتی ئیسلام بێ هەستا ئەم نەتەوە پەرستیەی زیین و کردەوە بۆی ئەو ڕابیتەیە نەهێڵێ. وتی ئێوە نابێ ئیسلامەتی بە یەکەوە بتان بەستێتەوە، ئێوە ئەبێ نەتەوایەتی بە یەکەوە بتان بەستێتەوە، ڕەگەزپەرستی بە یەکەوە بتان بەستێتەوە، قەومیەت و زمانچیەتی بە یەکەوە بتان بەستێتەوە. ئاوای و دەوروپی کافر. بۆیە ساویلکەکانی ناوخۆشمان هەڵخەڵەتان بە یارمەتی بەکرێگیراوەکانی ماسۆنیەت و غەربی کافر هەڵخەڵەتان پێیان وتیان وەڵی خۆڕاستەکە نێمە کوردین چیمان ناوە لە عەرب، چیمان ناوە لە تورک، چیمان ناوە لە فارس. ئیسلام چییە؟ ئیسلام هەر کەسەوە توانێت بۆ خۆی مسڵمان بێ. ئەبەم شێوەیە بەم قسەیە قەناعەتیان بە خەڵک کرد واز دە دینی ئیسلام بێنێ بچێتە سەر دینی پەرستنی نەتەوە قەومیەت، کە ئەوەشی کرد هەر قەومیەتی خۆی خۆشویست و سەری خست و پشتی گرت وردە وردەچیەوە بە گژ ئەو ئومەتەی خۆیە کە وەکو جەستەی خۆی وایە، وەکو وایە بەم دەسەی خۆی و دەسەی خۆی ببڕێتەوە، ئەو قاچەی خۆی ببڕێتەوە. و هەستا هەمان قسەی بۆ تورک و فارسیش کرد، ئەوروپی و غەربیەکان هەستان هەمان قسەیان بۆ تورک و فارسیش کردەوە. تورکن چیتان ناوە لە کورد و لەوانە هەقاوانە هەر کۆی لێەوە بن بیان چۆسێنەوە، فارسن عینن شت، ئێوە عەرەبن عینن شت، ئەوانیش بە قسەیان کردن هی ئەوروپی و کافر و مشریکەکان و خوتەکەیوانیان تەطبیق کرد. بەو شێوە هەستان بازنەکەی یەک ئومەتیان بچوو کردەوە بۆ بازنەی یەکنەتەوەیەتی، کە ئەوەش بوویە هۆی ئەوەی کە لە هەموو لایەکەوە فەشەل ڕووبکاتە وڵاتی مسلمانان و ئەوان خۆیان بە ئاسانی دەستی بەسەرە بگرن. خاڵی دووەم لێدانی یەکریزی ئومەت بوو، لێدانی یەک پارچەی و یەکریزی ئومەتی ئیسلام بوو. بۆیە هەستان بە تورکیان وتیانەوە عەرەب لە سەرەتا زۆر زوڵمی لێکردون، بە کوردیان و عینن شت عەرەب نەهێشتۆ بن بە دەوڵەت، بە عەرەبیان و دێەوە تورک وەختی خۆی عوسمانیەکان زوڵمیان لێکردون، بە فارسیان وت ئێوە عینن شت عەرەب زوڵمی لێکردون، بە عەرەبیان فارس زوڵمی لێکردون. بەو شێوە هەمویان تێک بەردایە بەریەک و یەکریزی ئومەت نەما و سەدان گروپ و فێڵقەشیان لەناو خۆیانە دروست کرد و بەو شێوە مەشغوڵیان کردن بە خۆیانەوە، خۆشیان دانیشتون ئێستا کەفی سەردەریاکەن نەک دەریاکە بن، کەفی سەردەریاکەن نەک دەریاکە بن. بۆیە وەکو قەسعەیەک و سینیەکیان لایەت وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بۆ خۆی هەموو ئومەتەکان سەریان کردوتە ناو ئەم ئیسلامە و ئەم مسلمانانە لێیان نەخۆن. خاڵی سێیەم بۆی ئاسان بتوانن سەیطرە بکەن بەسەر مسلمانانە، چونکە کە تورکیان جیا کردەوە بەس تورکی خۆش بێ، ئەو وەختە کە پەلاماری فارسیان نا، ئەو هەقی ئیسلامەتی نییە مادام لە نەتەوەی خۆی نییە باقوود درێ، پەلاماری کوردیان نا مادام لە نەتەوەی خۆی نییە باقوود درێ بفۆتێنرێ، پەلاماری عەرەبیان نا مادام لە نەتەوەی خۆی نییە بفۆتێنرێ و لە ناو بچێ. و تاوای لێ هادی تر هەر بەمانە ئەسڵەن بۆ خۆیان لە ناوێکایان بەشەر کورد و عەرەب و تورک و فارس و ئەنیان کرد بە گژیەکە بەوەی خاکەکانیان بۆ تێکەڵاوکردن و لەوێ سنووری دەستکردیان دانا و کردیان بە گژیەکە بەشێکی لەمیان نابوو و بەشێکی ئەمیشیان نابوو لە پەیمان نامەکانیانە کە هەمووی شاهیدە بەسەرە و حەقیقەتەوە. خاڵی چوارەم دروستکردنی دژایەتی لە نێوان مسلمانانە، دروستکردنی دژایەتی لە نێوان مسلمانانە کە بە تەواوی توانیانەوە بکەن. وایان کرد کە ئینسان لەسەر قەومیەت ئامادە بێ هاودینەکەی خۆی بکوژێ و لە ناوی بەرێ. بۆ ئێساش کە قسەت بۆکە ئەڵێمەی لە وڵاتەکە تا براتە لە نەتەوەیە، براتە لە خاکە، براتە لە ئینسانیەتە، چوار جار براتە، ئەڵێ بەڵام مسلمانەکە یەک جار براتە لە ئیسلامەتیە براتە. بۆیە پشتی بەرە و ئەسڵەن بڕۆ بیشی کوژە لە ناوی بەرە، چونکە ئەوەیە بێ لەگەڵ تۆ بژی و لەسەر خاکی تۆ بژی، بۆیە بڕۆ لە ناوی بەرە. بۆ شێوە مسلمانەکانیان کرد بە گژی یەکە وایان لێکردن ڕقیان لە یەکتری بێ لە کاتێکە حتى وەکو مسلمان لەبەر خوا خۆش نەوێت تۆ مسلمان نیت، من أحب لله وأبغض لله فقد استكمل الإيمان. ئەوەی لەبەر خوا مسلمانی خۆش بێەوە لەبەر خوا ڕقی لە کافر بێەوە ئیمانی تەواوە، وای لێ هات تۆ بڕۆ کافرەکەت خۆش بێ کە لە ناوتایە وەڕقی لە مسلمانەکە بێ مادام لە نەتەوە و لە ڕەگەز و زمانی خۆت نییە. خاڵی پێنجەم هەمان قسەی فرعونە و هەمان خوتەی ئەوە کە بۆ خۆی بەسەر بني إسرائيل تطبيقي كرد. بني إسرائيل دوای هاو لەڕێی ماسۆنیەتەوە بەسەر ئومەتی ئیسلامیە تطبیقی کرد و جێبەجێ کرد، کەواتانە بۆ خۆمانێ بین، چونکە ئەگەر وایان نەکردایە بەڕاستی ئیسلام گەشت بووە ناوجەرگەی ئەوروپا و خەریک بوو هەموو سەرزەوی ئەگرتەوە. بەڵام بیانێ و نەیانەوێ خوای پەروەردگار ڕۆژێک هەروای لێکە هەموو سەرزەوی
بگرێتەوە کوچۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای پەروەردگار هەموو زەوی نیشاننا و مەشریق و مەغریبی مڵکی ئومەتەکەم لەم سەر بۆ سەری زەوی ئەگرێتەوە. ئەگەر دیقەتی سەرەتای ئیسلام بدەین ئەبینین ئیسلام هەر لە سەرەتاوە دژی قەومیەت بووە گوێی نایەوە بە ڕەگەز و بە زوبان و بە ڕەنگ و شکل و شێوە ئەم بابەتانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانیان کێ هەبوو؟ عەرەب هەبوو، هەموومان نەزانین. لەولا سەیرەکەی فارس هەبوو، سەلمانی فارسی تیا بوو. لەولا سەیرەکەی ڕۆم هەبوو، تورک هەبوو، ئیتالی و ئەم بابەتانە هەبوون، سەحیبی ڕۆمی تیا بوو. لەولا سەیرەکەی حەبەشی تیا بوو، حەبەشی تیا بوو ئەفریقی کە بیلالی حەبەشی بوو. لەولا سەیرەکەی کوردی تیا بوو کە جابانی کوردی بوو. بۆیە سەیرەکەی مە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ڕەگەزوونەتەوەکانی تیا بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم قەت نەیوتووە فڵانی عەرەبی لەو باشترە و فڵانی عەرەبی لەو باشترە. بۆیە کاتێک کە عەرەبەکان دانیشتن باسی هۆزەکانی خۆیانیان کرد وایان زانی سەلمانیش عەرەبە ڕوویان تێکرد یانەی تۆ لە چه هۆزێکی؟ سەلمان وتی من لە هیچ هۆزێکی عەرەب نیم. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیهێش قسەکەیان تەواوکەن وتی سەلمان لە منە، سەلمان لە ئال و بەیتی منە، یعنی لە هۆزی منە و لە ئال و بەیتی منە. بۆ چونکە مسلمانە ئیسلامی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم قبول کردەوە. بۆیە لەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی ئاوای فەرمووی سەلمان لە منە و ئیتر کەس شانازی نەکا بەوە و بڵێ قەومیەت نییە لە ئیسلامە، نەیوت فارسە، نەوتی سەلمان لە منە. جا بۆیە بە حەقیقی ئیسلام زۆر دژی ئەم نەتەوە پەرستی و ئەم ڕەگەز پەرستیە بۆیە فەرمێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وعشيرتكم قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. بۆیە تۆ نەبوت هەیە نە باو باپیران، نە هۆز و گەل، نە تیرە و تایفە، نە ڕەگەز و زوبان، نە ماڵ و سەروەت و سامان بە هەموو جۆرەکانیەوە بە پێم ئاەتە پێش بخەی بەسەر ئیسلامەتیە کە ئیسلامەتیش ئیمان هێنانە بە ئەڵڵا و ڕەسوولەکەی و سەرخستنی ئەڵڵا و ڕەسوولەکەیەتی بە دەست و بە ماڵیش. ئەفەرمێ ئەگەر تۆ وا ناکەی ئەوە چاوەڕێ بن خوای پەروەردگار سزای خۆیتان بۆ نێرێ، ئێوە قەومێکی فاسقن. وخوای پەروەردگار لە قورئان ئەفەرمێ ئینەما المؤمنون ئیخوە، هەر کەس خاوەنی ئیمان بێ براتە. ئینەما ئەداتی حەسڕە، بەتەنها ئیمانداران بران. یەهودی برات نییە، نەسڕانی برات نییە، گاور برات نییە، یەزیدی برات نییە، زەردەشتی برات نییە. مادام دینی گۆڕی تاو لە براتی دەچێتە دەرەوە. خوای گەورە فەرمێ بەس ئیماندار براتە. هەڵمە خەڵەتێن بە کاهینەکانی دیموکراسیەت و کاهینەکانی عەلمانیەت کە لەسەر مینبەرەکانەوە ئەمڕۆ هاوارەکەن ئەڵێن ئەمانەش برامانن. هەڵمە خەڵەتێن پێیان. ئەوانە دژی دینەکەی خوا وەستاون، هاوار ئەکەن دژی دینەکەی خوای پەروەردگار بە ناوی دینەکەی خوای پەروەردگاریشەوە هاوارەکەن. لە کاتێکە ئەوەتانێ خوای پەروەردگار زۆر بە سەریحی فەرمێ ئینەما بەتەنها المؤمنون، ئیمانداران بران، غەیری خۆیان برایان نییە. ئەوانیش برای خۆیانن، ئەوانە برای شەیتانەکانن لە جین و لە ئینس بۆ خۆیان، برای ئیمانداران نین. جا بۆیە بەڕاستی ئەوەی کە ئینسانەکە بە برا و تا قیامە دەمێنێتەوە ئیمانە، نەسەبیش نییە تەنانەت لە شەریعەتی ئێمە برای نەسەبت وەرگەڕا لە دینەکەت نە میرات ئەبە نە پەیوەندیت ئەمێنێ پێوەی. ئەگەر باوکیشت بێ ئەگەر براشت بێ. ئیبراهیم بە واضحی بە باوکی و براکانی و قەومەکەی وتی بەریم لێتان لەبەرەوەی لەسەر و تەوحیدەنیت و لەسەر شیرکن. جا بۆیە بەڕاستی بە ئیمانداران بران. ئەمەش بەڵگەیەوەیە ئیماندار بە هەر ڕەنگێک بێ، هەر زوبانێک بێ و لە هەر جێگایەک بێ برای ئیماندارە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المؤمن ئەخو المؤمن، ئیماندار برای ئیماندارە. تاوەکتە هەر بینیت ئیماندار بوو براتە، بێ ئیمانیش بوو برات نییە. جا بۆیە خوای پەروەردگار نەهی ئەکا لە با بڵێن شانازیکردن بە نەتەوە و هۆزی خۆتەوە و حتا لەسەر ئەوەش بیت تۆ گاڵتە بکەی بە هۆز و ڕەگەز و نەتەوەی بەرامبەر. کە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا لا يسخر قوم من قوم ولا نساء من نساء. ئەوانەی ئیمانتان هێناوە هیچ نەتەوە و ڕەگەز و هۆز و تیرە و تایفەیە گاڵتە نەکا بە هیچ هۆز و تیرە و تایفەیەکی تر، بە هیچ نەتەوەیەکی تر، بە هیچ زبانێکی تر. یعنی عەرەب بۆت نییە گاڵتە بکەی بە کورد، ئەی کورد بۆت نییە گاڵتە بکەی بە عەرەب، ئەی تورک بۆت نییە گاڵتە بکەی بە کورد، بە عەرەب، بە فارس. بەعکسەوە کەستان بۆتان نییە گاڵتە بکەن بە یەکتری مادام مسلمانن،
بەڵام ئەگەر لە ئیسلام لاتان ناوە ئەوە حاڵی کوفر بۆ خۆیان هەر خەریکی گاڵتە و گەپن بە یەکتری بڕۆن گاڵتە و گەپی خۆتان بکەن بۆ عەسى ئەن یەکونوا خەیڕا منهم نەوەک لای خوا ئەوان باشتر بن ئەو وەختە تۆ گاڵتەت بە کەسانێک کردووە کە لای خوا باشترینی کەسەکانن. بۆیە سەیرەکە ئەمڕۆ کابرات لێ ڕاستە بێتەوە کابرای کافر و مشریک کاتێک کە تۆ بینێ مەشغوڵی قورئانی مەشغوڵی حەدیثی ئەڵێوە لەسەر دینی عەرەبە ئەڵێوە عەرەب چێتیەکە. بۆچی عەرەب چێتیەکە؟ وەڵا قورئانەکە بە کوردی حەدیثەکە بە کوردی ئەمە ئیشمان هەرەوەیە بەم ڕۆژگارە خەریکەوەن. بەڵام خۆی علمانیەتی لەکوێ وەرگرتووە؟ شێخ مەحموودی نەمر بۆ هێناوە؟ ها شێخ مارفینەوە دێدایناوە علمانیەت؟ ها کێ هێناوێتی بۆی؟ خۆت علمانیەتی لەکوێ وەرگرتووە؟ لە ئینگلیز و لە ئەوروپای کافر. ئێ باشە تۆ من بە تۆ بۆ نەڵێم تۆ جاشایەتی بۆ ئەوانەکەی پیاوی ئەوانی ئینگلیز چێتیەکەی ئەوروپی چێتیەکەی ها سەیرەکەی هەرچی پارەیەتی سەرفێکا بۆ سیاحەتێکی تورکیا منەچم بۆ عەمرەیەک بە مناڵە پارەی خستە دەستی عەرەبەوە بەڵام بەخۆی ناڵێ پارەی خستە ناو مەلهاکانی تورکیاوە. جا بۆیە ئەمەنە منافق و دەجال و کەذابن بچووکترین شتی تۆ بەلای ئیسلاما بڕۆی ئەڵێن عەرەبچێتی کرد هەرچی کوفر و شیرک و بەدڕەوشتی خۆیانە کە لەو وڵاتانە ئەیکەن ئاڵێ وەڵا ئەوە کوردایەتی کردووە نەفامی نەکبەت ئەوە منم ئەمەوێ قیامەتی میلەتەکەم خۆشکەم منم کوردایەتیەکەم ئەوە تۆی کە ئەتەوێت دنیاکەی ڕەش کردووە هەمووی لێ سەندووە هیچ نەهێشتوەتەوە لە دنیاکەی هەمووی هەڵوشیوە بردووتە. طبعاً ئەوەی کە حالیان ئەمڕۆ سەرکردە و سیاسیەکانی کورد بە میلەتی کوردی ئەکەن بە درێژایی مێژوو هیچ دوژمنێکی پێی نەکردووە. هیچ دوژمنێکی کورد کە کوردستانی داگیر نەکردووە نەهاتووە دەوامی پێ بکاو مەعاشیشی نایەتێ کە داوای مەعاشیشی کرد لە توپەتیکا و لە ناوی بەرێ. هیچ دوژمنێکی کوردەوەی نەکردووە. هیچ دوژمنێکی کورد نەهاتووە بە قەر ئەمانە مەلها بکاتەوە لە کوردستانە کە ئەمڕۆ ئەمان کردویانەتەوە. خلاقەکەیان لێسەند ماڵەکەیان لێسەند هیچ دوژمنێکی کوردیش نەهاتووە بەقەر ئەمانە کافر و مشریک بێنێتە سەر تەلەڤیزیۆنەکان ڕێبەری ئەم کوردە بکا بۆ کوفر و شیرک کەواتە دینیشان لێسەند ئەخلاقیشان لێسەند و ماڵ و سەرۆت سامانیشان لێسەند هیچ دوژمنێکی کوردیش نەهاتووە خاکی ئەم کوردستانە بفرۆشێ بە غەیری خۆی کەواتە خاکەکەشیان بۆ فرۆشت ئیتر نەتەوایەتی چی کوردایەتی لەکوێ کامە ئاوە کوردایەتیە منەیکەم کە ئاڵێم وەرە نەمی ئیسلامە قبوڵکەن وەکو خۆی با قیامەتتان بەدەست بێنن بەڵامی تر تۆ دژی ئەو ئیسلامی ئیگنا باشە بۆ من لەبەر ئەوەی 4 ئاەت و حەدیث ئەکەم بە کوردی بۆ خەڵکە بۆی ئیسلام لێ وەرگرێ و بە هەموو تەمەنمجلی کوردیم لە بەرابوو و سیاحەتم بۆ هیچ وڵاتێکی ئەوروپی و هیچ وڵاتێکی دراوسەی زمانەکانی تر نەکردو بەڵام تۆ هەرچی وڵاتی ئەوروپیە گەڕاوی و ئەسڵەن جنسی ئەوێشە هەیە من هەر جنسی کوردستانەکەمێ تۆ جنسی ئەوروپی تێ جنسی هەموو وڵاتەکانە هەی ئەمریکی تێ ئەی باشە تۆ بۆ کوردبی بۆ من کورد نەبم تۆ بۆ جاش نەبی خۆفرۆش نەبی استیخباراتی ئەوان نەبی بۆ من جاش بم سەیری ئەو زوڵمە ئەیکەن سەیری ئەو درۆیە ئەیکەن جا بۆیە کافر و منافق لە درۆ ناگەڕێتەوە نابێ هەڵخەڵەتی پێی باوەڕی پێ بکەی کوردایەتی چی شتی چی برا هەمووی جنسی ئەوەی هەیە لەی قەوماڕاکە بۆیە بەڵام تۆ چیت هەیە هەر تەسکەرەکەی ئێرەت هەیە جا بۆیە ئەم قسە باق و بریقانە هەڵتان نەخەڵەتێنێ ئەم شکڵ و شێوانە هەڵتان نەخەڵەتێنێ کەیان بە حساب کوردایەتیەکەن و شەڕەکەن بۆ کورد هەنگاو بە هەنگاو و کەلیمە بە کەلیمەیان فرۆشتنی کووردە و لە ناوبردنی کووردە و لە ناوبردنی کللتوری کووردە رامە ڕێزەکەم شوعیەت لەکوێوە هاتەوە کێ شوعیەتی هێناوەتەوە ئادەی پێم بڵێن بڕۆ باو باپیرانمان زین و کەرۆ کامیان شوعی بوو هیچی شوعی نەبووە ئێ باشە بۆ ئەم شوعیەتی لە رووسیاوە هێناوەتەوە پێی نەڵێم تۆ جاشی رووسی و رووسچیەتیەکەی ها ئەی دیموکراسیت لەکوێ ناوەتەوە لە یۆنانەوە هێناوەتەوە دیمۆسکراتۆس باشە بۆ من بە تۆ نەڵێم تۆ یۆنان چێتیەکەیت و ئەوروپی چێتیەکەیت و جاشی ئەوانی تۆ بۆ بە من بڵێ عەرەب چێتیەکەی لە کاتێکا من ئیسلامە و هەر لە ناو کوردستانە وەرم گرتووە جا بۆیە بەڕاستی هەڵمە خەڵەتێن بەم بەناو نەتەوە پەرستانە بەخوا لە نەتەوە پەرستیەکەشا درۆکەن یعنی لەگەڵ شیرک و کوفرەکەی خۆشیان درۆکەن و ڕاز ناکەن ئیسلامەکەتان بگرن مسلمانتان خۆش بێ لە هەر ڕەگەز و نەتەوەیەک بێ والحمد لله رب العالمين